یانێک کتێبی کوردی لە لەندەن ئێوارە کۆڕێکی بۆ شرۆڤە و شیکاری بۆ نوێترین ڕۆمانی نووسەر میران ئەبراهام بە ناوی خانەقای میرزا ڕێخست. بۆ قسەکردن لەسەر ئەم ڕۆمانە نوێیە و کۆی بەرهەمەکانی نووسەر ڕاستەوخۆ میران ئەبراهامان لە هۆڵەنداوە لەگەڵایە. کاک میران سڵاو لێبێ. سڵاو لێبێت. سپاس بۆ ئەم دەرفەتە کاک میران. زۆر سپاس زۆر سپاس. کاک میران ئەمێ لەوە دەست پێ بکەم ئەو هەموو هەستە ئەو هەموو پابەندبوون و خۆشەویستیە بە نیشتیمانی یەکەمتەوە کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی و مێژوو شاری سلێمانی لە چیەوە سەرچاوەی گرتووە لە کاتێکدا تۆ لە تەمەنێکی زۆر مناڵیەوە لە هەندەرانی شتەجێ بوویت؟ زۆر مناڵی نەبوو، هەڵبەتە تۆ لە کۆمەلگای خۆت ئاو شوێنەی لێ لەدایک بووی. ئێمە هەمومان کەرەسەی ئەو بی ئەوە کۆمەلگاین کە تایە لەدایکە بین و تیا پەروەردات کە تیا زمان فێرە بین، زمانی یەکەم فێرە بین، زمانی دایک فێرە بین. هەڵبەتە ئەمە ئەتوانم بڵێم شتێکی سروشتیە، جاندارەکانیش پێم وابێ هەمویان وان ئێمەش کە جانداری سەکەرین پابندین بەو شوێنەی بەو شناسەی کە هەڵمان گرتووە، بەو زمانەی کە بۆ نمونە پێی گۆشەکرین و وەکو زمانی دایکە فێرە بین. لێرەیە من شاری سلێمانی وەکو سامپڵێک وەرگرتووە، وەکو نمونەیەک وەرگرتووە لە کۆمەلگای کوردیە لە کوردستانە. هەموو نووسەرەکانی پێش من پێم وایە بێت نووسەرە ناودارەکان ئەوەیان کردووە بۆ نمونە دوور نەڕۆین لە وڵاتە عەرەبیەکانێکی وەکو نەجیب مەحفوظ هەمانیشی کردووە. قاهیرەی لێبسەنەرەوە پێم وایە بێ کتێبێک دوانی لە سەرجەم 50 ڕۆمانی نامێنێتەوە و بە دەوری خۆمانە هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە هەمان شێوە و لە سەرانسەری دنیاشە. بۆ نمونە من لە لەندەن بووم، چارلز دیکەنەگەل لەندەنی لێبسەنیتەوە و شناسی گەڕەکە کۆنەکانی لەندەنی لێبسەنیتەوە و گەڕەکە هەژارەکانی لێبسەنیتەوە شتێکی ئەو توی نامێنێتەوە لە ڕۆمانەکانی. ئەمە پێم وابێ ئازایەتیەک نییە، ئەمە لە ئاستی یەکەمە نووسینەوەی بۆ نمونە ئەو چیرۆکانە، نووسینەوەی بۆ نمونە سەجەرە و یان بۆ نمونە خەڵکانی ناو بڵین کەسایەتی ناو زمان و فەرهەنگ و نەتەوەکەی خۆمە. ئەمە من بۆ خۆم لە ئاستی یەکەمە خزمەتێکە بە ڕۆحی خۆم، لاوانەوەی ڕۆحی خۆمە. لە ئاستی دووهەمیشە لەگەڵ خوێنەری کووردا بەش یەکەم پێم وابێ ئەمە من بە ئازایەتی نازانم لەبەرەوەی من یەم چیرۆکی ڕیالیستیە جەڕمەوە، هەڵبەتە جیاوازتر کەمێک جیاوازتر لە نووسەرەکانی پێش خۆمیان لە نووسەرەکانی هاوڕێ نووسەرەکانی ئێستا لە ڕووی فۆرم شێوازەوەمە بەس من پێم وابێت بە ئەرکێکی زانم بۆ ساختکردنەوەی شارێک، ئەوەی کە شارێک وەکو شاری سلێمانی کە ئێمە زۆر جار بانگێشتی ئەوەکەین شاری ڕۆشنبیریە، پێم وابێ ئەوەی کە شارێک پێویستێتی من یەم ئەوەی پێشکەشەکەم و یەم مێژۆکەی شناسەکەی ساختکەمەوە. بەڵێ کاک میران لە مناڵیەوە بەردەوام سەرنجی لەسەر ڕنگ و فۆرمە جیاوازەکانی سروشت بووە. کاریگەری ڕووداوەکان بە درێژایی مێژوو ئاسەواریان لەسەر خەیاڵی بەجێشتووە کە ئێستا لە ڕێگەی هونەری نووسینەوە یان لە ڕێگەی هونەر بە هەموو فۆرم و شێوازەکانیەوە خەیاڵی پەراوەز دەکات. بۆ چوونت لەسەرەوە کاک میران؟ بۆ چوونم لەسەرەوە ئێمە وەکو بوونەوەرێک وەکو مرۆڤ ئێمە خاوەنی 5 هەستی بینین و بیستن و بەرکەوتن و لە مناڵیەوە ئێمە هەڵبەتە ئەم شتانە وەکو مرۆڤ کە یەینە بوون هەڵبەتە پێشەوە ئێمە زمان فێربین وەکو مناڵ لە ڕێگەی هونەری شێوەکاریەوە هونەری تابیریەوە بۆ نمونە هونەری شێوەکاری مناڵەکان یەن فۆرمەکانە ناسن، ڕەنگەکانە ناسن، بۆ نمونە فیگوری مانگایەکی پیشان بیت ئیتر لەوێەوە لە فیگورەکانەوە و دوای ئەوە بۆ نمونە بە زمانی جەستە ئێمە گۆشەکرین لە سەرەتاوەکو مناڵ بۆ نمونە خۆمان نمایشەکەین بەبێ ئەوەی زمان بزانین. ئیتر لەوێەوە بۆ نمونە ئێمە لە چ خێزانێکا و لە چ کۆمەلگایەکا و لە کوێ پەروەردە بووین لەوێەوە هەستەکانمان بۆ نمونە سەرچاواگرێ. ئێمە بۆیە ئەڵێم ئێمە کەرەستەی ئەو بیئەین ئەو خێزانین ئەو ماڵی تایە پەروەردابین. و منیش یەکێکم لەوانەی وەکو مرۆڤێکی تەندروست وەکو ئەوەی هێتا کوێسە بزانم هەڵبەتە هاتوومەتە ژیانەوە
و ئەو کۆمەلگایە و ئەو بیئەی تیا پەروەردە بووم، ئەو خەڵکانەی لەگەڵیانە گەورە بووم و دەستیان هەبووە لە پەروەردەی منە، کاریگەریان هەبووە لەسەر هەستەکانم، هەستی بینین و بەرکەوتن و بیستنم. لەوەشەوەیە کە من بۆ نمونە نووسەربوونی من هۆکاری ئەوەیە کە من مرۆڤەکانی تر ڕەوشی مرۆڤەکانی تر سەرنجیان ڕاکێشاوم و هەر ئەوەشە بۆتە هۆی ئەوەی کە من بتوانم لە ڕێگەی پێویستم بە فۆرمێکی هوەریە تاوەکو من بێم خۆمی تیابجەڕمەوە ئەوانەی تری تیابجەڕمەوە و ئەوەی من هەتاوەکوی ئێستا بۆ نمونە نووسیومە هەمووی لە کۆڵە پشتەکەی خۆمەوە لە مێژووی خۆمەوە لەوەی کە هەستەکانم بۆیان کۆ کردومەتەوە ئەوەی بینیومە بیستومە بەری کەوتوم بۆنم کردووە لەوێەوە سەرچاویان گرتووە و هەموو بەرهەمەکانی من بۆ نمونە دەرەنجامی ئەو کۆکردنەوەیە کە هەستەکانم وەکو مرۆڤ بۆیان کۆ کردومەتەوە. ئەوە مەبەست دە و چەندێڕە پێم وابێت کە تۆ گوتت ئەوەیە ئەوە هەڵبەتە تەنها نەک بۆ من بۆ تۆ بۆ هەمومان بۆ هەموو کەسێک کە لە بواری میدیایە کە لە بوارێکی هوەریە ئیتر کاڵێم هوەر بە هەموو فۆرم و شێوازەکانی و بە هوەری جێڕانەوەشەوە لەوێەوە سەرچاوی گرتووە پێم وایە. بەڵام لە یەکێکەوە بۆ یەکێکتر هەڵبەتە فەرقی چونکە ئاستی بینین و بیستن و بەرکەوتنمان هەر پێنج هەستەکەمان پێم وابێت هەموو مرۆڤەکان لە ئاستێکانی جیاوازی شێوازی گزارشکردنی جیاوازە کاک میران وەک خۆت ئاماژەت پێدا. شێوازی گزارش هەڵبەتەوە پەیوەندی بە دنیابینیمانەوە هەیە ئەوە هەڵبەتە پەیوەندی بە خوێندنەوەی کتێبێکیان دوان یا ساڵێک دوانەوە نییە ئەوە پەیوەندی بە پرۆسێسی ژیانمانەوەیە من لەکوێوە هێناومانە وەکوتم ئەو بیئەیە کە تیا پەروەردە بوویت و دواتریژی ترەکەوە ئەوە کەوێتە سەر سەلیقەی خۆبان ئەگەر ئێمە ئاستی هەستەکانمان بەرەو خۆی هەڵکێشابێ بەرەو ئاستی بە مرۆڤ بوون و لەوێەوە سەرچاوە ئەگرێ ئێمە چۆن دەرک بۆ نمونە بە شتەکانەکەین دەرک زۆر گرنگە لێرەیە. بەڵێ کاک میران ئەپرسم چ کتێبێک کاریگەری زۆری لەسەر ژیانی تۆ هەبووە مەبەستم پەیوەست بە نووسینەوە پەیوەست بە نووسینەوە بەڕاستیەوەی زۆر کاریگەری لەسرم هەبوو ئۆلیسی جێمز جۆیس بوو چونکە ئاویش سەیرم کرد ئێرلندیەکانم لە 100 ساڵ لەم و پێشە یان پێشتریش وەکو کۆمەلگای کوردی بینی وەکو چۆن ئینگلیزەکان بە دەستی خۆیان گۆڕیان بۆ ئێرلندیەکان هەڵکەند بوو هەمویان کۆچیانە کرد هەمویان لە وڵاتی ئێرلندا ڕایانە کرد کللتور و فەرهەنگ و زمانیان بەرەو لە ناو چوونە چوو لە کاتێکا لە کۆمەلگای ئێرلندیشیان کردبوو بە دوو بەشەوە وەکو چۆن لە کوردستانە من پێم وابێت بە ئەو بەشەی باشوور وەرگین بە نمونە چۆن دابەش بووە بەسەر دوو بلۆکە لە ئێرلنداش بە هەمان شێوە دابەش بوو بەسەر دوو بلۆکە پرۆتستانت و کاتۆلیکەکان بەردەوام لە شەڕا بوون و پیاوەکانیان لە کانی خەڵوزەکان ئیشیانە کرد لەویشە زیاتر هیچی تر نەبوو یعنی ئیفلاسێکی مۆراڵی بوو ئیفلاسێکی کللتوری و فەرەنگی بوو لە ئێرلندایە نووسەرێک دێت بە ڕۆمانێ ئەو کۆمەلگایە سەر لە نوێڕێک خاتەوە فەرهەنگ و زمان و ئەتوانم بڵێم شناسی ئەو میلەتە سەر لە نوێ بنیاتەنێتەوە من ئەو زۆر کاریگەری لەسرم هەبوو کاریگەریەکە هەڵبەتەوەکو ئەوەی نەک بڵێم من بێم تەقلیدی بکەبەوە بەڵام هاوشێوەی یەک لە ئێستای مناکە ئێستا من نووسەرم بە زمانی کوردی نووسم لە نێوان من و ئەوە پێم وابێ هەیە لەبەرەوەی ئێمە بمانەوە نەمانەوە هەمومان شاید حاڵی ئەوەین کەەوە چەند میلەتێکی تر بۆ نمونە گۆڕیان بۆ ئێمە بەدەستی خۆمان گۆڕیان یعنی ئەوە نیە گۆڕی خۆمان هەڵکەندووە بەڵام بە پلان و ئەتوانم بڵێم بە شێوازی تەعاملکردنی ئەوان لەگەڵ ئێمەیە منیش هاتووم منیش ئەمەوێ ئەو شناسی میلەتەکەم زمان و فەرهەنگی میلەتەکەم جارێکی تر بەبێ ئەوەی من سلێمانی جەرمەوە مێژووی سلێمانی جەرمەوە بەبێ ئەوەی من بێم لەبەر ئەوەی ستایلی ڕۆمانی بەمێ وەکو چۆن زۆر کەس بەو شێوازە لی تێگەشتون بەداخەوە لەو هونەرە باڵایەکەوە زۆر لایەنی هەیە و زۆر گشتگیرە تێگەشتون ئەگەر من ناوی شوێن و ناوی کەسایەتیەکان و شناسی شوێنەکە بگۆڕم ئەو کاتە ئەبێ بە ڕۆمان بە پێچەوانەوە ئەوە بە هەڵە تێگەشتنە لە ڕۆمان ئەگەر بێت و بۆ نمونە کەسێکی وەکو جێمز جۆیس وەرگرین بە ڕۆمانەکەیەوە توانین بچینەوە سەرگەڕک سەرماڵ سەر ئەو شوێنانەی کە کاتی خۆی جێمز جۆیس بۆ نمونە وشتێتی باسییان کرد و خواردنیان کللتوریان مێژویان هەمووی ساخ کردوەوە جارێکی تر لە ڕۆمانێکە. بەڵێ کاک میران نزیک لە پرسیارەکەی پێشوم بەڵام بە جیاوازێکی کەمەوە بە دیاریکراوی بە چ نووسەرێک سەرسامیت کە ئیلهام بەخشی شێوازی نووسینی تۆ بوو بێت؟ وەکو بڵێ نووسەری دەرەکی یان نووسەری ناوخۆ هەرێم گان کوردستان بەگشتی ناوخۆ بڵێم من بە کێ سەرسامم من زۆربەی بەرهەمی نووسەرەکانی کورد خوێنەرێکی هەمویان خوێنمەوە زۆربیان خوێنمەوە زۆربەی ڕۆمانی نووسەر کوردەکانم خوێندەوە
زۆر زۆر لەزەتی لێ بینم زۆر زۆر شانازی پێواکەم وزەیەکی ترمایاتێ بەڕاستی بە گەنجەکانیشەوە ئەوەی کە ئێستا بۆ نمونە گەنجەکان هەج ڕۆمانێک بنووسن ئەگەر بۆ نمونە ڕۆمانی یەکەمیشیان بێت من هەوڵێم بەدەستی بێنم و بیخوێنمەوە لەبەرەوەی من هەستەکەم نووسین و بەرهەمی خەیاڵی ئەوان وەکو با بەراوردیکەم لەگەڵ بۆ نمونە هەناری هەڵەبجەیە لەزەتی بۆ نمونە ئەو هەنارە لەزەتی ئەو میوەیە کە لە کوردستانە هەیە بۆ نمونە جیاوازە لە میوە و لە یعنی شوێنەکانی ترەگەل لە هە شوێنێکی ترەوە هاتبێت من وا لێ ڕوانم پێم وابێ بۆ کۆمەلگای کوردی و بۆ خوێنەری کوردی شەبێت هەروە بێت. جا کاک میران با واز لە ڕۆمان بێنین پەیوەندی لەگەڵ دنیای شعر چۆنە بە دڵنیاییەوە هەوڵی شعر نووسینی شت داوە؟ من هەوڵی شعر نووسینیش ماوە پێم وابێ شعر زیاتر خۆ من وا لەم سەردەمەی ئێستایە وەکو خۆلاوانەیەوەیەک ئەیبینم لەبەرەوەی بەبیرم نایێت بەڕاستی بۆ نمونە لە کۆمەلگای هۆڵندیا من هۆڵندا شاعرمان زۆرە شاعری زۆر باشمان هەیە وە لە کوردستانیش ئەوە پێم وابێت ئەوەی شاعرمان هەیە ئەوەی بۆ نمونە خوێنەری شعرمان نییە ئالەویا من بەڕاستی دایمە هەڵەبژێرم لە بۆ نمونە لەوەی بڵین لە شاعری بڵین ئەوەی ئێستا لە ژیان ئەما بێت و من بیخوێنمەوە من دلاوە قەرداخی خوێنمەوە شعرەکانی خوێنمەوە و شعری هیوا قادر خوێنمەوە بۆ نمونە و چەند شاعیرێکی تر هەیە جار بەجارێک ئەگەڕێمەوە سەریان هەڵبەتە خوێندنەوەی ڕۆمان و ژانری ڕۆمان جیاوازە لە شعر و من هەستەکەم بۆ من شعر جێگای بۆ نمونە خۆجێڕانەوە و مەبەستی منی تیا نابێتەوە و هەر لەبەر ئەوەشە پێم وابێت پەنام بردۆتە بەر فۆرمێکی تری هوەری ئەویش کە فۆرمی ڕۆمانە و هەر لە قەرنی هەشدەشا پێم وابێت کە کاتێک بیر لە داهێنانی ڕۆمان کرایەوە یعنی هەست بەوە کرا ئەو پانتایە بڵێن بۆ خۆجێڕانەوە بۆ دنیای ڕیاڵ بۆ وێناکردنی دنیای ڕیاڵ شعر جێگای معاناتی مرۆڤیتیان نابێتەوە بۆیە ئێمە زیاتر پەنامان بە ژانڕێکی تر بن وەکو لە بواری ژانرە هونەریەکانی تریشا هونەری شێوەکاریە ئێمە سوریالیزممان هەیە بۆ نمونە کوبیسممان هەیە دادایسمان هەیە ئیمپرشنیزممان هەیە ئیمپرشنیزمەوە ستایلێکە کە من بۆ نمونە ڕۆمانەکانی پێ ئەنووسم زیاتر لەکوێوە خۆی چیرۆکەکان بوونیان هەیە لە مێژووا خۆی چیرۆکان بوونیان هەیە بەڵام من دێم تەنها ڕووناکیانە خەمە سەر و جارێکی تر دێمەیان جێڕمەوە. بەڵێ کاک میران دوا پرسیارم بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە ئەو زمانی پێی ئەنووسیت زمانێکی پاراوی کوردیە ئەم پارادۆکسە لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ ئەو پارادۆکسە وەکو هەموو یەکێک لە ئێمە پێم وابێت ئەمە بەرەنگاربوونەوەیە تەحەداییەکە کەوا منیش یەکەم وەکو هەموو تاکێکی کورد ئێمە کە کاتێک بۆ نمونە لە مناڵیەوە فێریەوە کرین هەشتێک لێمان مەمنوعکرێت هەشتێک بۆ نمونە سانسۆری بخرێت سەر لامان شیرینتر و خۆشەویسترە بێت پێم وابێ لەوە سەرچاوی گرتووە من لە وڵاتانی ئەوروپایان بۆ نمونە ئەوەی هەموو میلەتانی دنیا هەیەە و من نیمە یەکشتە جیامەکاتەوە لە هەموو میلەتانی دنیا وەکو هەموو کوردێک لە بۆ نمونە لە تاراوگە هەست بەواکەن کە کاتێ پرسیارمان لێەکەن بۆ نمونە تۆ کێیت و خەڵکی کوێیت هیچ کەسێکمان لە دڵەوە بۆ ڕازی نابێن بڵین ئێرانین عراقین یان تورکینیان سووری یان بە چ زمانی قساکەی ئالەویا بۆ نمونە دایمە خەڵکێکی بۆ نمونەتەوەکانی ترەگەر یەک وشەیان پێویست بێ ناوی وڵاتەکە بڵێن ناوی زمانەکەیان بڵێن بەڵام ئێمەی کورد دایمە لە وشەیەک زیاترمان پێویستە من بەڕاستی ئەوەیە وای لێ کردوونکەوە ئیتر زیاتر دەست بە زمانەکەەوە بگرم و ئەوەشی لە مێژووی ئێمەی پاراستووە تەنها زمانەکەمان بووە ئەجینا سەرهەڵدانی هیچ شۆڕشێک یان سەرهەڵدانێکی چەکداری یان بزوتنەوەیەک نەبووە بەڕاستی پارێزگاری لە ئێمەکە ئەوەی پارێزگاری لێ کردوین هەتا ئێستا و ماوینەتەوە وەکو میلە دۆکوونەتەوە زمانەکەمانە جا لەبەرەوە پێم وابێ ئەوە چەکێکی بەهێزی دەستمانە کە ئێمە دەستی پێوە بگرین و فەرهەنگ و زمانمان بپارێزین تا ئەو کاتە ئێمە پارێزراوین و بەرەو ئەوە ئاچین ئیتر ئێمەش لە دنیای تازەیە لە داهاتێکی نزیکەیان دوورە ببینە خاوەنی کیان و فەرهەنگ و زمانی خۆمان. بەڵێ کاک میران ئەبراهام سوپاس کە ڕاستەخۆ لە هۆڵەنداوە لەگەڵمان بوویت سەرکەوتوو بیت.